سلێمانی لە لەدوانێکی تایبەتدا بۆ کەناڵی کورسات ڕاگەیان لە هەندێکی نزیکدا هەردوو بەڕێبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین دەکرێتەوە. ئیدی پێویست ناکات هاوڵاتیانی ئەو سنوورە سەردانی شاری سلێمانی بکەن بۆ دەرهێنانی پاسپۆرت. ڕاشی دەگەێنێت لە ماوەی 11 مانگی ڕابردوودا زیاتر لە 100,000 پاسپۆرتیان بۆ هاوڵاتیان دەرکردووە. بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی لە ماوەی 11 مانگی ڕابردوودا زیاتر لە 100,000 پاسپۆرتی بۆ هاوڵاتیان دەرکردووە کە ئەوەش ڕێژەی ستاندەردی تێپەڕاندووە. هەر ئەوە وای کردووە ساڵانە ئەو بەڕێوەبەرایەتیە لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست بهێنێت. لەو بارەوە بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ڕای دەگەێنێت ئەوان بەردەوام لە هەوڵدان کە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن. دەشڵێت لە ئایندەیەکی نزیکدا بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە و ئیدارەی گەرمیان دەکەنەوە. توانیمانە زیاد لە 100,000 پاسپۆرت بەرهەم بێنین و بیبەخشینە هاوڵاتیان. بەڵام ئەوەی کە گرنگە بەلامانەوە و تۆزە کێشەیە لە لامان ئەوەیە کەەوە زیاد لە 9,000 پاسپۆرت ئامادە کراوە و چاپ کراوە. ئێستا دامانناوە لای خۆمان کە پێویستە هاوڵاتیان بێن وەریگرنەوە، بەڵام تاکو ئێستا هاوڵاتیان نایان وەریگرنەوە. هیوایتایە 5-6 مانگە لە لامانە یا 3-4 مانگە لە لامانە نەهاتوون. داواکارین لە ڕێگەی بەڕێستانەوە کە گویان لێمانەوە هاوڵاتی بەڕێزانە بێن پاسپۆرتەکانیان وەرگرنەوە، چونکە لە کۆتاییان ناچارە بین کەوا ئێمە ئەم پاسپۆرتانە بنێرینەوە بۆ هەولێریا بەغداد و دوای ناڕەحەتێکی زۆریان تووشە بێت. ئێمە خۆشبەختانە توانیمان لە مانگی ڕابردوودا مانگی 11 یەکەم پلەی یەکەم بەدەست بێنین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و لە هەوڵین ئەم مانگەش مانگی 12 بە هەمان شێوە پلەی یەکەم بەدەست بێنین. بۆ ئەم مانای ئەمە ئەوە بەخشێکە ئێمە توانین خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکەین. ئێمە لێرین هەموو ڕۆژێک نزیک 1000 کەس 900,000 کەس دێت سەردانمانەکات بۆ ئەوەی بیانکەین بە خاوەن پاسپۆرت و هەل هەمان کاتدا هەر نزیک 800 کەس دێت بۆ تاکو 900 کەس دێت بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانن. بەتێکرا ڕۆژانە لە 1800 تا 1900 هاوڵاتی دێن بۆ بەڕێوەبەرایەتیمان بۆ دەرهێنانی پاسپۆرت هەروەها بۆ وەرگرتنەوەی بەتێکرا. ئێمە لێرە ئەوەتە خوازین کە هەموو هاوڵاتیەک ببێ بە خاوەن پاسپۆرت. سەبارەت بە هەڵەبجە ئیشی باشی لەسەر کراوە لە ئاستی سەرۆکایەتی کۆماری عێراق و وەزارەتی ناوخۆ کاری لەسەر کراوە و دۆسیەکەی ئێستا لە وەزارەتی ناوخۆی عێراقی فیدرالە و بەڕێز وەزیری ناوخۆی عێراقی فیدرال بەهامش لەسەری ڕازی بۆ ڕەزامەندی نواندووە کە پاسپۆرتی هەڵەبجە بکرێتەوە، ماوەتەوە ئیجراعاتە یاساییەکان کە بە فەرمی وەڵامەکە بگەڕێتەوە. سەبارەت بە پاسپۆرتی ڕانیا ئیدارەی ڕانیا ئەویش کاری زۆر باشی لەسەر کراوە. بۆ نمونە بیناکەی دابین کراوە و پێداویستی ناوبینا لە ئەساس و کورسی مێز و هەموو شتێک دابین کراوە، تەنانەت قەتعی دائیرەکە و ئاڵاکەش دیاری کراوە. هەروەها ستافێکمان هێناوەتە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لێرە خولیان بینیوە و خولەکانیان تەواو کردو و گەڕاونەتەوە. ئەوەی کە ماوە تەنها فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ کاکەریم سنجاریەکە ئیعازمان باتێ و فەرمان باتێ فەرمان بدا کە ئێمە لەو دەڤەرە دەست بەکار بین، چاوەڕێی فەرمانی ئەوین ئەگەر بەڕێزی بڵێ سپەینە بچن لەوێ دەست بەکار بن، سپەینە ئەچین لەوێ دەست بەکارە بین و خزمەتی خەڵکیەکەین. هاوڵاتیانیش باس لەوە دەکەن کە ئەوان ئیش و کارەکانیان بەباشی بەڕێوە دەچێت و ڕۆڵی کارمەندانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیش بەرز دەنرخێنن. ئەو ڕاستپی جێگای دەستخۆشیە هەموو شتەکان زۆر بە جوانیان ڕایساوە. ئێمە هاتین بە ڕۆژە مەعامەلەکە تاواکەین و پێوانە 5 ڕۆژ جیازەکە وەرگرتنەوە. ئێتران بە سەر شتەکان ژێمە ڕێکوپێکەکانی بێ ڕقەمە کەس سەری کەس ناخوا. ڕاستی جێگای دەستخۆشی و زۆر سپاسیانەکەم. پێشتر هاتین بۆ شێوازە نەبوو، بەڵام ئێستا لە ماوەی 1 ڕۆژە توانێ معامەلەکە تاواکەیت و لە چەند ڕۆژێکە پاسپۆرتەکەت وەرگریتەوە. قسەمانەوەیە شتەکان چۆن بڵێ چۆن کە ڕقەمیان داناوە عادلانە بێ و نە من داواسیتە بکەم قوبولیکەن مۆزەفێکیش خزمێ دۆستی خزمێکی بێنێتە پێشەوە لە بیکاتە پێش منەوە. بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی ڕۆژانە سەعات 8 بەیانیەوە تا 5 ئێوارە ئیشوکارەکانی هاوڵاتیان ڕادەپەڕێن و دوای تەواوکردنی ڕێوشوێنە یاساییەکانیش لە ماوەی 5 ڕۆژدا پاسپۆرت وەردەگیرێتەوە. هەروها بۆ ئەو کەسانەی کە نەخۆش و حاڵەتی تایبەتیان هەیە لە ماوەی 1 ڕۆژدا پاسپۆرت تاو دەکرێت.